Ben Doktor Gokalp Silav. من دکتۆر گۆکالپ سیلاف لە سمبوڵەوە هاتووم بۆ سلێمانی. لە سمبوڵ لە گروپی تەندروستی ئاجیبادەم لە نەخۆشخانەی ئەتەکان کارەکەم. وەک نەشتەرگەری مێشک کارەکەم. لە نەشتەرگەریەکانی مێشکدا هەموو گرێکی مێشک، نەخۆشیە دەماریەکانی مێشک، نەخۆشیە زگماکیەکانی هەستەوەر، ئەو نەخۆشیانی پەیوەندی بە مل و بڕبڕی پشتەوە هەیە لەو بوارانەیە نەشتەرگەری ئەنجامەیە. چەند مانگێکە دەستم کردووە بە سەردانکردنی نەخۆشخانەی FMC لە سلێمانی. لەمە دووە هەموو مانگێک 3 بۆ 4 ڕۆژ سەردانی ئێرەکەم. ئەمەوێت زانیاریتان پێ بدەم لەسەر نەشتەرگەریەکی باڵۆندانانی مێشک و دەمار کە لە سەردانی پێشمدا ئەنجام داوە. نەشتەرگەریەکی زۆر قورسە. نەخۆشیەکە کە لە پێش نەشتەرگەری نەخۆشەکە خاتە دۆخێکی خراپەوە، دوای تەواوکردنی ئامادەکاریەکانی نەشتەرگەریەکە لەگەڵ دکتۆر خەتابدا کە لێرە لەگەڵ من کارەکات پێکەوە چوینە نەشتەرگەریەکەوە. نەخۆشەکەمان بە نەشتەرگەریەکی سەرکەوتووی بۆ ئەنجام درا. دوای نەشتەرگەریەکە ڕۆژێک لە چاودێری وردا مایەوە. دوای ئەوە بە خێرایی دەستی کرد بە چاکبوونەوە. من بەردەوام پەیوەندیم هەیە لەگەڵ خێزانەکەیدا. نزیکی هەفتەیەکە لەمەوبەر لەو ڤیدۆیی بۆیان ناردم بینیم کە نەخۆشەکەمان دەستی کردو بە ڕۆشن و هەموو فەرمانەکانی هاتوونەتەوە جێی خۆی و زۆرم پێخۆش بوو. بوونم لێرە و ئەنجامدانی ئەو جۆرە نەشتەرگەریانە بەڕاستی دڵخۆشکەرە، چونکە ئەم نەخۆشخانەیە توانای هەیە کە نەشتەرگەری قورسی تێدا ئەنجام بدرێت. من دڵخۆشم کە ئەو نەشتەرگەرەمان سەرکەوتووانە ئەنجام داوە. ئەو نەشتەرگەری کە باسم کرد دواتر زانیم ئەو نەشتەرگەری ئەنجاممان داوە پێشتر لەم ناوچەیە هیچ ئەنجام نەدراوە. بۆیە نەشتەرگەریە کە هیچ ئەنجام نەدرابێت لەژێر ئەو مەرجانی FMC داوێتی بە من ئەنجامدانی بەسەرکەوتووی منی جیاواز و دڵخۆش کرد. لەم هاتنەشماندا دووبارە نەشتەرگەریکی دانانی باڵۆنی دەمارەکان ئەنجامەین. بەم شێوەیە نەشتەرگەریە کە تا ئێستا ئەنجام نەدرابوو دومیشمان ئەنجامدا. Başarılı olarak gerçekleştirdiğimiz bu ameliyat için çok sevinçliyim ben de. أنا بنت البشرى من البداية شت وياها هي كان حلوة ضحايا. من کچی بوشرام لە سەرەتاوە لەگەڵیدا بووم. دوای ئەوەی لە هۆش خۆی چوو بردمان بۆ نەخۆشخانەی جمهوری لە کەرکووک. بەڵام هیچ سوودێکی بۆمان نەبوو. هەروەها بۆ نەخۆشخانەی هەولێریشمان برد. پاش ئەوەی پشکنینی تیشکی ئەکسیان بۆ کرد، پێیان وتین خوێنبەربوون لە سەریدا دروست بووە. ئەگەری هەیە بمرێت. دواتر هاتین بۆ نەخۆشخانەی فاروق لە سلێمانی. لێرە خزمەتکردنی نەخۆش زۆر باشە. هەموو شتێکی لێیە. لە نەخۆشخانەی فاروق دکتۆر خەتابمان ناسی. دواتر ئەو ئێمەی ناسان بە دکتۆر گۆکالپ. دوای دکتۆر گۆکالپ وتی دەبێت نەشتەرگەری بۆ بکرێت. بۆمان کرد و لەخوا بە زیاد بێ سەرکەوتوو بوو. زۆر سوپاس بۆ نەخۆشخانەی فاروق سوپاسیان دەکەم. سوينا العملية الحمد لله كل سنة وضعها حيل ممنونين منهم. شاری پزیشکی فاروق چاودێری پزیشکی بێوێنە.